هاتنی گەشتیاران وەکو ساڵانی دیکە جێگای خۆشیە جێگای دڵخۆشیە کە ژمارەیەکی زۆر گەشتیاراتۆ تا هەرێمی کوردستان هەتاکو دومین ڕۆژی جەشنواتە تا دوێنێکە ژمارەکە گەیشتە 145,000 گەشتیار و چاوەڕێی ئەوەی نەژمارەکە زۆر لەمە زیاتر بێ بۆ ڕۆژانی داهاتوو و ئاماری کۆتاییشمان لە کۆتایی لە هەفتەی داهاتوو ڕادەگەێنین کە پێدەچێت ژمارەکە زۆر لەوە لە ساڵی ڕابردوو زیاتر بێت کە ساڵی ڕابردوو زیاتر لە 250,000 گەشتیار بوو چاوەڕێ دەکەین ئەم ساڵ لە کۆتایی ئامارە ژمارەکە زۆر لەمە زیاتر بێ لێژنەکانمان لە شار و شارۆچکەکان و لە جێیەکان لە هەمووی خزمەت گوزاریەکان هەم بەردەوامیان بە خزمەت گوزارەکاندایە هەمویان کارەکانی خۆیان دەکەن و گەشتیاران ئاسوودەنە و بۆتە هۆی بوژانەوەی بازار و شوێنە گەشتیاریەکان و بۆتە هۆی بەجوولە خستنی بازارەکان لە هەرێمی کوردستان بۆ ئێستا زانیاری وردمان نییە لە کۆتای ڕای دەگەینین بەڵام بە پێش زانیاریە پێشوەختیەکان زۆربەی گەشتیارانمان لە خوار و ناوەڕاستی عێراقە و بەشێکیشیان لە ئێرانە بەو هۆی کە جەژن بۆنەیەکی ئاینیە لەو وڵاتانە و لەو شوێنان دێن کە زیاتر ملزمن بەو بۆنیە و پشویان لەلا هەیە.